بەڵێ بینێرانی ئازیز ئەمڕۆ فیستیڤاڵی باڵەکایەتی بەڕێوەچوو هاوکات لە ئێستادا دوایین بڕگەی فیستیڤاڵەکە بەڕێوە چێگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەمڕۆ بە دیاریکراوی لە گەڵاڵە شەشەمین فیستیڤاڵی باڵەکایەتی بەڕێوەچوو ئەم فیستیڤاڵە باراورد بە ساڵانی پار فیستیڤاڵێکی بە جۆش و خرۆشتر بووە هاوڵاتیان بەو پێی کە ئەو سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە لە بەیانی ئەمڕۆ بە وەزاری کرمانجی قسەی کرد ئاماژە بۆدا میوانان لە سەرتاسەری شارەکانی هەرێمی کوردستان هاتوون تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستان نشبوونی هەیە فیستیڤاڵەکە شەشەمین فیستیڤاڵە کە لە باڵەکایەتی بەڕێوە چێ بەرگەکانی فیستیڤاڵەکە بەیانی چەندین بەرگەی جۆراوجۆر بەڕێوە چوون هاوکات لە دوانی وەڕۆژ وتاری لایەنی حکومی و هاوکات بەخێرهاتنی فیستیڤاڵ و هاوکات وتاری بەشێک لە لایەنەکانی دیکە و حەیران و خەڵاتی ڕێزلێنان و لە ئێستاشدا گۆرانی و شایی و هەڵپەرچەی هونەرمەندان حەمەزیرەک و ڕزگار مستەفا بەڕێوەچێ تیمێکی زۆری پۆلیس و هێزەکانی دیکەی ئاسایش و تەندروستی بەرگری شارستانی بوونی هەیە بە ژمارێکی بەرچاو هاوڵاتی ڕووی کردوتە ئەم ناوچەیە هاوکات بەپێی دوایین ئامار کە لە تیمی تەندروستی چۆمان بەردەست ئێمە کەوتووە کە تا ئێستا 12 حاڵەتی برینداربوون و پێوەدانی دوو پشک و هاوکات بورانەوە بەهۆی گەرماوە ڕۆیان داوە جیا لەمە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە دوێنێ شەوە ڕویان کردوتە ئەم ناوچێ و تا ئێستا شماونەتەوە و لە ئێستاشدا دوایین بڕگەی فیستیڤاڵەکە بەڕێوەچێ کە بە هەڵپەڕکێ و ئاهنگ و گۆرانی و هەرێکە لە هونەرمەندانی میلی حەمەزیرەک و هاوکات ڕزگار ڕەسووە بڵێ ئەمە شەشەمین فیستیڤاڵە کە پەیمانگای کۆمپیوتەری ناحکومی چۆمان بەڕێوە چووە و هاوکات بەرگەی جۆراوجۆر و میوانی جیاواز و جۆراوجۆر لەم فیستیڤاڵەدا بوونی هەبوو ئەوەی جیاواز بوو لە فیستیڤاڵەکانی دیکە قەڵەباڕێکی زۆر هەبوو کە بژمارێکی بەرچاو لە هاوڵاتیان لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستان نشبوونی هەبوو بەڵێ ئەمە کۆتا بڕگەی فیستیڤاڵەکەیە کە وا بڕیارە کاتژمێر 5 ئێوارە کەمێکی دیکە کۆتایی پێبێت بەڵێ